بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان گەنگەشەی زیاتری بانگەشەی هەڵبژاردن دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز شێخ ئیبراهیم بەرزنجی کاندیدی پارتی لە بازنەی کەرکووک ڕاستەوخۆ لە ستودیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە کاک ئیبراهیم زۆر بەخێر بن سەرسەر و سەر چاوان من دەمەوێ بە پرسیارێک دەست پێ بکەم وەکو لە هەواڵەکانیشدا هاتبوو لە ناوچەی خورماتوو بۆچی گرنگە خەڵک لە ناوچە دابڕێنراوەکان ئەگەر ڕوونتر بڵێن لە ناوچە داگیرکراوەکان بە دیاریکراوی لە کەرکووک بۆچی گرنگە خەڵک دەنگ بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان بدەن؟ بە ناوی خی گەورە و میهرەبان جەنابی حاکم زۆر سپاس بۆ میوانداری بەڕێستان و کەناڵەکەی جەنابتان و زۆر سپاسی بینەران دەکەم لەم کاتەیە کە تەماشای ئێمە دەکەن. بۆچی گرنگە خەڵک دەنگ بداتە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان لە شاری کەرکووک لەبەرەوەی شاری کەرکووک خۆی قەزەیەکە لە ناو قەزەی کووردە و پارتی دیموکراتی کوردستان لەو ڕۆژەوە کە دروست بووە دروشمی ئەوە بووە کەوا کەرکووک کوردستانیە و دەبێ ئێمە جەخت لەسەر ئەوە بکەینەوە کە بیپارێزین لە دەستی نەدەین و شۆڕشێکمان وەکو جەنابی مەلا مستەفای بەرزانی ڕەحمەتی خوای لێبێ باسی کردووە کە شۆڕشێکان لە پێناوی کەرکووک داناوە. بۆچی دەنگ بدرێتە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان؟ بۆ ئەوە دەنگی بدرێتێ شەڕی دەستور بە کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان دەکرێت لەبەرەوەی خاوەنی هەرزمونی حیزبێکن کە یەکەمین حیزبە لە ڕۆژهەڵاتی کەواتە مامۆستاانی لە ڕابردوو کەواتە چێ لە ڕابردوو دیفاع یاخود بەرگری لە ناوچە کوردستانیەکان بە کەرکووک چەوە کردەوە لە داهاتوو چیکە؟ هەر پارتی دیموکراتی کوردستانە کە خۆی بە خاوەنی قەزەی کورد و میلەتی کورد و پاراستنی کورد لەو ناوچانە دەزانێت. هەر پارتی دیموکراتی کوردستانە کە بە ڕابەرایەتی مەرجەعمان جەنابی سەرۆک بەرزانیە کە هەر کوردێک پەنجەیەکی لە خوێن بێ ئەو هاتووەتە جواب و دیفاعی لێکردووە و نەیهێشتووە غەدر لە کورد بکرێ. ئێستا بە دوایشەوە غەدرەکان ڕەنگە زۆرتر بن لەبەر ئەوەی ئەگەر جەنابەت ئاگاداربی هەر بڕیارێک دەدرێت لە پەرلەمانی عێراق هەر بڕیارێک لە حکوومەتی عێراق دەدرێت بۆ کورد ئەگەر زەختی پارتی نەبێ و زەختی مەرجەعی کورد نەبێ و زەختی قیادەی پارتی نەبێ عێراق زۆر بەلایەوە گرنگ نییە هیچ یاسا و ڕێنماییەک بۆ خەڵکی کەرکووک جێبەجێ بکە. باش کاک ئیبراهیم ئەمڕۆژ جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان زۆر بەڕوونی ئاماژەی بەوەدا دەڵێ عێراق بە عەقڵێتێکی مرکزی بەڕێوە دەچێت نەک بە عەقڵێتێکی فیدراڵی. پرسیار ئەمەیە ئایا دەکرێت یان ممکنە دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت لەگەڵ ئەو عەقڵێتی کە ئێستا دەسەڵاتدارانی عێراق دەیانەوەی عێراقی پێ بەڕێوە برن؟ ئەوەی کە ئێمە خۆمانمان بۆ ئامادە کردووە وەکو کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان دوای دەرچوونمان پشتیوان بەخوای گەورە شەڕی دەستورە ئەمجارە شەڕی ئەوە دەکەین کەوا ئەنجومەنی فیدرالی لە بەغداد دابمەزرێ شەڕی ئەوە دەکەین کەوا یاسای نەوت و گاز لە عێراقا جێبەجێ بکرێ شەڕی ئەوە دەکەین کەوا ئەو جوتیارانەی کە ئێستەژ ئێمە شەڕی خاک و نیشتیمانمان لەگەڵ ئەو عەقڵیەتە هەیە کە لە بەغاوە بە ئێمەی بەڕەوا نابینێ شەڕی ئەوە دەکەین کەوا گەنجەکانمان کە خەڵکانێکی زۆر ئیسفادە لە بودجە و میزانی عێراق دەکەن خەڵکی کوردستان و شاری کەرکووک بە تایبەتی هەمویان زەرمەندن لەو بوارێ. زۆر باشە بەڵام کاک ئیبراهیم ئەوەی کە دەیبینین ئێستا لە بانگەشەی هەڵبژاردن لە دروشمەکان تەنها پارتی دیموکراتی کوردستانە ڕووی لە بەغدایە جێبەجێکردنی دەستورە هەڵگرتنی ناحەقیەکانە لەسەر خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بۆچی لایەنەکانی کە ڕووی دەمیان ڕووی بانگەشەیان لە هەرێم و نەهێشتنی هەرێم و دەستکەوتەکانی هەرێمە. ئێمە کاتێک کە باسی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکەین بە کوردیشەوە کە لەوێن ڕەنگە ئینسانی باشی تیاابێ بەڵام جاشی تایە هەموو سەردەمانێک کورد گرفتی ئەوەی هەبووە کە کەسانی خیانەتی لە ناوخۆی لێ کردووە بۆ ئەوەی کەوا خەڵکانێک لە خۆی ڕازی بکە بە عەقڵێتی خۆی وا بزانێ محافزی هەولێر یا سلێمانی کەسێکی غەیرە کوردبی باتە ڕێوە ئەو قازانج بکە یا خەڵکەکە قازان بکە بە پێچەوانەوەیتی پارتی دیموکراتی کوردستان و ئەو بەرنامەی کەوا دایناوە دوای هەڵبژاردن لە بەغدا کاری لەسەر دەکەین شەڕی ئەوەیە کەوا مافەکان وەربگرینەوە بۆ هەموو تاکێکی کورد ئەو جا هەموو تاکەکانی عێراقیش من هەست بە ئازاری خەڵکی بەسرا دەکەم هەڵک بە ئازاری پرسیارە بکەم سەرۆک بارزانی بە ئاشکرا بەڕەوانی دەڵێت کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان نوێنەرەکان ئێوە بە تەنها نوێنەری خەڵکی کوردستان نین دەبێن نوێنەری مەزلوم لێکراوانیش بن. من دەمەوێت بزانم جەنابەت لە کەرکووکی پێکاتەی زۆری تایە عەرەبی تایە کوردی تایە تورکمانی تایە کلدۆ ئاشیری تایە دەتەوێت چۆن ئەم پەیامەی سەرۆک بارزانی بگەێنی بە پێکاتەکان و بڵێ ئێمان هەر بە تەنها نوێنەری کوردی نوێنەری ئێوەشین رخصتي بعربي بيامك بشكم لا إذن زنابد إخوتي وعزتي في مدينة كركوك الحبيبة العزيزة على قلبي
أنا مرشح في حزب، رئيس الحزب يؤكد لنا في كل الاجتماعات وفي العملية الانتخابية وفي كلامه عن التنوع وعن الحفاظ عن التنوع من خلال القومية أو الدين، بأن نكون مدافعين عن القوميات والمذاهب والأديان قبل ما أن نكون مدافعين عن أهلنا في مدينة كركوك أو في مدن كردستان. هذه وصية رئيسنا السيد مسعود البرزاني، نحن نعاهد ككوادر الحزب ونعاهد كمرشحين لهذا الحزب العريق في العراق أن نكون مدافعين عن حقوقكم، وأن نكون إخوانكم في بغداد للحصول على مستحقاتكم، أن نكون إخوة لكم بغض النظر عن الاختلاف في المذهب أو الاختلاف في الدين أو الاختلاف في التنوع. فهذا هو واجبنا نحو أبنائنا الغيارى في العراق جميعا. فابن البصرة أنا أحبه كما أحب ابن أربيل، وابن كركوك أحسبه كما هو مظلوم، أحسبه كما هو ابن الديوانية وابن بابل وابن حلة. فهذا واجبنا نحو إخواننا جميعا في العراق الجديد. دەست خۆش کاک ئیبراهیم، بەڵام من دەمەوێت پرسیارێکی کە بکەمانە، ئینی ئێستا ئێوە لە کەرکووک خەریکی بانگەشەی هەڵبژار تا چەند دژایەتیتان ئەگرێ، پۆستەرەکانتان دەدڕێنن، تەنگتان پێ هەڵەستن، گرفتان بۆ دروست دەکەن؟ حقیقەتەن ئەو پرسیارە زۆر پێم خۆش بوو. من لێرە بانگەوازێ دەکەم بۆ هەموو خەڵکی کەرکووک. بەڕاستی من دوێنێ شەو خۆم پێرێ شەو سعات دەور 12 خەریکی دانانی پۆستەرەکانمان بووین، بەیانێکی کە چوینەوە بینیمان پۆستەری من دڕاوە و شکاوە دزراویشە. ڕەنگە دەستێک هەبێ کار لەسەر ئەو بابەتە بکە. من لێرە پەیامێک بۆ پارێزگاری کەرکووک دەنێرم، دەبێ شەوان دەوری هەبێ بسوڕێتەوە بەسەر کەرکووکە بۆ ئەوەی کەوا ئەمن و ئەمان هەبێ و ئەو کاندیدانیش ئەو هەموو هیلاکومان دووبوونە دەکەن بۆ ئەوەی کەوا خۆیان لە ناو جەماوەرە بناسێنن. بێمعنایە کاتێک کە ئەبینی خەڵکانێک دەگەڕێن یا ڕسمەکانیان دەشێوێنن یاخود ڕسمەکانیان دەبن یاخود ئەو کەرستانی کە ڕسمەکانی پێ دروست کراوە بە هەموو شێوازەکانی ناهێنەوە لەو شوێنە. بۆیە واجبی سەرشانی پارێزگایە، واجبی سەرشانی لایەنە ئەمنیەکانی شاری کەرکووکە کە چۆن هاوڵاتیان ماڵەکانیان پارێزراو بێ، دەبێت جادۆبانەکانیش پارێزراو بێ، بەڵە تووشێ و گرفتە بووینێتەوە و ڕەنگە زیاتریش بێ کاتێک کە لە ڕۆژی دەنگدان چەندێ نزیک بینەوە زیاتر نیانەوێ ئەو دەنگەیکەوە خەڵک بەدڵێتی ئەو دەنگەیکەوە خەڵک پشتیوانی دەکا بە بەرچاوی خەڵکەوە بڕاو بێ. ئەوە هیچێکە لەو مەبەستانی کە ئەیانەوێ وەکو ڕووباگەندە بەرامبەر کاندیدەکانی پارتی دموکراتی کوردستان بەکاری بێت. کاک ئیبراهیم، هەموو لایەک باش ئاگادارن چەندین پرۆژەی گرنگ لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە، بەتایبەتی لە کابینەوە پێشکەوتنی زۆر گەورە هەیە. من دەمەوێت بزانم ئێوە دەتانەوێت چۆن سوود لەم ئەزمونەی هەرێمی کوردستان وەربگرن و هەوڵ بدەن بیگەڕێنەوە بۆ کەرکووک، بە دیاریکراویش داواکاریتان لە خەڵکانی کەرکووکی چییە؟ ئەوانەی بە هەر هۆکارێک لە دەرەوەی کەرکووک من ئێستا چۆن دەتانەوێت بانگیان بکەنەوە؟ پێش بانگەوازەکە من کاتێکە ئەمەی وەک پەرلەمانتارێک بچمە عێراق ئەومان لەبیر نەچێت کە داتاکان وامان پێ دەڵێ عێراق لە نوێ 180 وڵاتە لە جیهانە ژمارەی 157 گردووە لە گەندەڵی فەساد و بەفیڕۆدانی پارە. لەبیرمان نەچێ عێراق چەندین یاسای هەیە، یاساکانی هەمووی پەخراوە جێبەجێ ناکرێ، وەکو ئەو یاسایانی کەوا لە ناو خودی پەرلەمانە دەرچووە، یاسای براجوتیارەکانی ناوچە ناکۆچیەکان، یاسای لێبوردی گشتی عێراق تەطبیقی کرد، یاسای باری کەسایەتی تەطبیق کرد، بەڵام یاسا جوتیارەکانی ئێمە تا ئێستا پیتێکی لە جێبەجێ نەکراوە. ئەوە گرنگجی پەرلەمانتارە کاتێکە دەجێتە بەغا ئەگەر نانی نەخواردە ئاوی نەخواردە لە بەردەم پەرلەمانە جێگەیەک بۆ خۆی دابنە داکۆچی لە میلەتەکەی خۆی بکە. بۆیە گرنگجی ئەوەیە ئێمە لە شاری کەرکووک ئەو شارە هێشتا نیشتیمانەکەی خاکەکەی ئێمە بە خوێنی خۆمان ئەمری خوایە، ئەمری پێغەمبەرە دیفاع لە خاک و نیشتیمانی خۆت بکەی ئەگەر بە وشەیەکیش بێ. بۆیە گەڕانەوەی ئەو بەڕێزانە من داوایان لێ دەکەم. حیزب بە تایبەتی پارتی دموکراتی کوردستانیش من ڕووی دەمەخەمە بەرپرسانی ئیداری کەرکووک و هەموو ئیدارەکانی ترش کە ئەزانم ئامادەکاری دەکرێت بۆ ئەوەی کەەوە ئاسانکاریان بۆ بکرێت بگەڕێنەوە با دەنگی کورد زیاد بێ، بگەڕێنەوە با ئیداری کەرکووک وەربگرینەوە، بگەڕنەوە بۆ ئەوەی کەوا بتوانین ئەو بەرنامەی کەوا حکوومەتی هەرێمی کوردستان چی حکوومەتێک لە دنیا لە خلالی 4-5 ڕۆژە 3 و 4 مەشروعی گەورەی بە بودجەی زەبەلاحی ئەوەی کەوا حکوومەت لێی سندووەتەوە بە بودجەیەکی متەواضعی خۆی توانیەتی ئەو هەموو پرۆژە گەورەیە جێبەجێ بکە. لەبیرتانە چه خەڵکی کەرکووک کارەبای 24 ساعتی کە خەڵک دژایەتی دەکرد، ئێستا خەڵکی هەورێ لێ ڕازیە و خەڵکی کوردستان لێ ڕازیە. ئاوی 24 ساعتیمان هێمە لە مینبەرەکانەوە ساڵانی ڕابردوو شەڕی ئەوەمان دەکرد خەڵکینە دەست بە کارەباوە بگرن، دەست بە ئاوە بگرن. بۆ من ئەمڕۆ ئەموت خەڵکینە
تکایە بە فیڕۆی مەدەن لە بەرەوەی زیادە بالێتان نەبڕێ ئەو جادەوبان و ئەو بنیە تەحتیکەوە لە هەرێمی کوردستانی بڕۆن لە سوۆسیال میدیا بگەڕێن بزانە ئەو خەڵکانی کە لە خواری و ناوەڕاستی عێراقەوە دێن ڤیدۆی کوردستان دەگرن و ئاخ و تەئەسوف ئەخوازن کە خۆیان وانین کە تەنها سەدان ملیار دۆلاریان بۆ کارەبا تەرخان کردووە نیان توانێت 4 ساعتی کارەبای ڕێک و پێیان هەبێ بۆیە بڕواتان بێ گەڕانەوەی ئێوە گەڕانەوەی شکۆیە گەڕانەوەی کوردایەتیە پاراستنی مافی کووردە پاراستنی دینتانە ئێوازان هەر شەڕی نەتەوەیمان لەگەڵ دەکەن خەڵکینا شەڕی مەزهبی شەڕی ئاینی شەڕی گۆرینی شناسی دینیمان ئەوە زۆر بەهێزتر لە شەڕی نەتەوەیەکەیمان ئایانەوێ زمانمان دینمان ئیمانمان هەموو ئەو بوارانیکەوە ئەوان بیانەوە کوردێکی وا دروست بکەن کە بەگوێ ئەوان بکاو ببێتە جاشی ئەوان ئێمەش بە هەمومانەوە هەوڵ بدەین بەس دەنگی جەنابتان لە دەرەوەی ئەوانیکەوا لە دەرەوەن بێن دەنگەکانی خۆتان بدەن سەربەرزی دنیا و قیامەت بە نسیبتان ئەبێ بە ئیزنی خوای گەورە. باش کاک ئیبراهیم سەرۆک بارزانی زۆر بەڕاشکاوانە دەڵێ ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی چارەنووسسازە ئەمە چواتایەکی هەیە بۆچی چارەنووسسازە بە دیاریکراویش باز بەڕاشکاوانە قسە بکەین بۆ کەرکووک خانەخین ئەو ناوچانە. ئەگەر جەنابەت سەیری کوردی ناوچەکە بکەی کوردی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی سەرۆک بارزانی و ئەو حکومەتەی کە هەمانە توانیمانە ئەو قوارەیەکەوە 100 ساڵ خوێنمان بۆ ڕێژ لە هەموو برایانمان لە وڵاتەکانی تر وەزعمان باشترە. لە سووریا شەڕێکیان هەر لە پێشە لەگەڵ تاخمی ئەحمەد شەرع هێشتا یەکلایی نەبوونەتەوە چۆنەژین لە وڵاتانی ترێشتا مافەکانیان بەدەست نەهێناوە بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان کراوە جەنابی سەرۆک هەست بەوە دەکات کە لە داهاتوو شەڕێکی ئێران و ئیسرائیل و ئەمریکا نازانی ئەمڕۆیە بەیانیە ساڵەترە ڕوودەدا شەڕێکی تر هەیە لە سووریا لەگەڵ میلەتی کووردا ڕەنگە بکرێ یا خۆ چۆن بگەنە ڕێککەوتن نازانم عێراق چی ڕۆژێ بۆی ڕێککەوێ وەڵی ئەم کوردستانە و هەرێمی کوردستانە چاوی بەرایی نادا لەو پێشکەوتنەیە کەوا دەڕوا سەرۆک ترامپ نامە بۆ سەرۆکی ئێمە دەنێرێ بەڵام بە وەزیرێکی دەڵێت تەلەفۆن بۆ سەرۆک وەزیرانی ئەوان بکە ئەوە واتایەکی زۆر گەورەی هەیە معنایەکی زۆر گەورەی هەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پێکەوە ژیانەوە لە ڕووی سەقامگیریەوە سەرۆکی گەورەترین وڵاتانی دنیا پیرۆزبایی و دەستخۆشیت لێ بکە کە تۆ ڕۆڵت هەیە بۆ سەقامگیری بەڵام وەزیرێکت تەلەفۆن بۆ سەرۆک وەزیرانی وڵاتی عێراق بکە بڵێ ئەوە بکە و ئەوە بکە و ئەوانەمان بەدڵنی و ئەوانە چاک بکە ئەبێ خەڵک بەوە بزانێ کە هەرێمی کوردستان پێگەی نێودەوڵەتی پێگەی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست پێگەی لە ناو عێراقا لە هەموو حیزب و لایەنەکانی تر بەهێزە بۆشە ئەوەندە شەڕی پێدەفرۆشن بۆشە ئەوەندە بوختیانی پیادەکەن بۆشە ئەوەندە هەوڵ دەدەن کە وەستن دەنگی کەم بکە یاخود نهێنن پرۆسی سیاسی بە شێوازێکی ڕێکوپێک بڕوە چونکە ڕابەڕایەتی سەرۆک بەرزانی و حیزبی پارتی دیموکراتی کوردستانە ئێستا هەرێمی کوردستانی وا سەقامگیر کردووە. دەست خۆش زۆر بەڕێز ئیبراهیم بەرزنجی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی کەرکووک گەلێک سوپاس بۆ گوزاریکردنتان لەگەڵمان.